یەکەمین جار لە بەرنامەی مروارەکانی غوربەتەوە و بۆ یەکەمین جار ئامادەی میدیای کوردی دەبێت و هەر بۆ یەکەمین جاریش گەنجێکی کورد دەچێتە سەر ستەیجی ئەپۆلۆی بەریتانی و نمایش دەکات. چەند ساڵێکە گەنجێکی کورد ئەستێرە ئاسا پرشنگ دەداتەوە لە ئاسمانی کۆمیدیادا. لە شاشەی تیڤیەکانی BBC بەریتانی و سۆشەل میدیا کە پۆستەکانی دەبینیت پێمان دەڵێ ژیان خۆشە، سوکەڵەیە بۆ بەڕێکردن، خەم و خەفەت بوونی نییە، وشەی بەتاڵن، گەر هەش بێ مەیکە لە توورەکەیەکەوە بیدەی بە کۆڵتا بۆ ئەوەی هەنگاوەکانی ژیانتی پێ قورستر نەبێت. لێگەڕێ با ڕەوڕەوەی ژیان دەورانی خۆی بکات. خۆشەویستانم، ئەمڕۆ کەی کورد لامان میوانە کە درە و شاوەترین دەنکە مرواری غوربەتە. لەگەڵ مابن بزانین کەی کورد کێیە؟ کۆڕەنگ جەزا ئەحمەد عەبدوڵڵا کوردە ناسراو بە کەی کورد. لە دایکبووی ساڵی 1990 لە شاری سەقزە لە دایک و باوکێکی بەڕەشەڵک سلێمانین. لە کۆتایی هەشتاکاندا باوکی بە برینداری و بەرکەوتووی گازی ژەهراوی لەلایەن ڕژێمی تۆتالیتاری سەدام حوسێنەوە هەڵدێن بەرەو خاکی ئێران بۆ چارەسەر. پاشان وەک پەناهەندە لە شاری لەندەنی پایتەختی بەریتانیا نیشتەجێ دەبن. لەو کاتەدا کۆڕەنگ کەی کورد تەمەنی تەنها 6 مانگان بووە. کەی کورد بە ستاندەپ کۆمیدیەکی بەریتانیا ژمار دەکرێ تاکو ئێستا 2 جار هەڵبژێردراوە بۆ خەڵاتی کۆمەڵگەی تەلەڤیزیۆنی شاهانە. کەی کورد یەکێکە لە کۆمیدیانە سەرکەوتووەکانی بەریتانیا کە بەنەژاد کوردە. لە ساڵی 2011دا چالاکی درەوشاوەی ئەم گەنجە دەستی بە هەڵکشان کرد. لە ساڵی 2007دا بەشداری فیستیڤاڵی گەورەی ئەدنبرای کردووە. کەی کورد توانیوێتی ستەیج شێرکە یاخود نمایش لەگەڵ زۆرێک لە ستاندەپ کۆمیدیانە ئینگلیز و بەریتانیەکان بکات. لەوانە جۆنەثن ڕۆوز، مۆ گلیگن، شۆن وۆڵش، ڕۆب بەیک، تۆم دەیڤس، تۆم ئالەن و زۆری تریش. کۆڕەنگ کەی کورد لە خێزانێکی کورد و کوردپەروەر پەروەردە بوون و گەورە بوون لەگەڵ 2 برای تر بە ناویان کارام و کاڤار. کەی کورد ستاندەپ کۆمیدیەکی بەریتانیا کە چەند ساڵێکە زۆرێک لە شاشە و ستەیجی ئینگلیزیەکانی داگیر کردووە و زۆرێک هەواداری بۆ خۆی ڕاکێشاوە لە سەرجەم وڵاتانی دنیا. لەگەڵمانە بن لەم بەرنامەیەدا گفتوگۆیەکی کەمێک پێکەنی ناویمان لەگەڵ کەی کووردە سازداوە. Hi Kay, how are you? I'm so excited you on my program مروارەکانی غوربەت. I'm good, thank you. Yourself? بۆسە بڕیار وابوو بە کوردی قسە بکەین. قسە بە کوردی قسە بکەین. بڕیارە ئەمڕۆ بە کوردی قسە بکەن وایە؟ بە کوردی لەم تێگەی قسە بکەین؟ بەڵێ ئەگەر نەژمێ متەرجیممان لایە بەخودا ناڕەن. باشە، سڵاو لێبێ کۆڕەنگیان. بژی بەخوان خۆش بی. پێت خۆشە لە قسەکردنەکانە بە ناوی کۆڕەنگ بانگت کەم یان بەکوی؟ کەیفی خۆتە بەس جنێوم پێ نەیی بڵێ باش. نا قوربانم ناجنێوم پێ نایم. ئەوەی قبوڵە. چاوەکەمی ڕێستان هەیە. کۆڕەنگیان ئەکرێ سەرەتا لە زاری بەڕێستانەوە خۆت بناسێنی بە بینەران و بیسەرانی بەرنامەکەم کە کەی کورد کێیە؟ ناوم کۆڕەنگە من. ئێمە کاتی خۆی 6 مانگان بووم هاتوومەتە ئەم وڵاتەوە لە شاری ساقز لە دایک بووم، بەڵام باوک و دایکم خەڵکی سلێمانین. کاتی خۆی باوکم پێشمەرگە بووە، برینار بووە، بەهۆیەوە هاتوونێتە ئەم وڵاتەوە. ئیتر لەو کاتەوە هەر لێرە ژیاوین و هەر لێرە ژیانمان بردۆتە سەر. دوای چەند ساڵێکی تر دوای تەواوکردنی زانکۆ و شتیوە
دەستم کرد بم کارانە. وەکو خوب باسە کرد بە زۆر جوان بۆ پێشەکە من کۆمیدیەنێکم لە بەریتانیا نووسەریشم کە شتە نووسم شتی کۆمیدیە نووسم بۆ بەرنامەی تەلەڤیزۆن و پێشکەش یەکەم لەسەر شانۆی بەریتانی لە وڵاتەیە لە هەموو شارەکانە بەردەوامی شتم پێشکەش کردو لەسەر تەلەڤیزۆن لە ڕادیۆیە. کەی بووی بۆ یەکەمین جار هەستێک کرد کەی کورد بڵێن کۆمیدیانە؟ وەڵای من دایمە لە مەکتەب و لە ئیش و لە شوێنانی وایە هەموو کە زەوت ئەرێ تو قسە زۆر خۆشە بۆچی و ئیشە ناکەی، بەڵام چونکە شتێک بوو کە بە حیاتی لەم وڵاتەیە دەموچاوێکی وەکو ئێمەمانانە نابینی لەسەر تەلەڤیزۆن، وەکو خەوێک وا بوو بە حیاتی بڕواو ناکرد کوردێک بتوانێ بگاتە ئەو ئاستا. بەڵام دایمە لە مەکتەب و جاری وا بوو لە ماڵیشەوە خەڵکیان وەدا قسە وزلە بەسەعبەتەوە بەس بە حیاتی هەستیەوەم ناکرد بگەمە ئەو ئیش و ئەو کارانە، بەڵام وابزانم زانکۆم تەواو کرده بوو پێشکەوتنێک هەبوو بۆ پێشکەشکردنی بەرنامەی سەر ڕادیۆ. جار لە خۆمەوە ڕۆژێک چووم وتم خەیر وسیا بابە بزانین چییە بێ، گەیشتمە ئاخر 25 بێ ئەوەی هیچ پرۆڤێم هەبێ تایە هیچ خیبرەم هەبێ، ئیتر لەوە وتم ئەی لەوە خۆ لەوانەیە ئەمە شتێکی تیا بێ، ئیتر لەو کاتەوە هەوڵم یا بووە. هەربژین ئەتوانیم پرسم لەگەڵ چییە مەسەلەن ستەیجت شێر کردووە یاخود لەگەڵ چی کۆمیدیانێکی ترا لەسەر ستەیج نمایشت کردووە؟ هەموو ئەوانەی بەریتانیا گەورەکان ستەیجم لەگەڵا شێر کردوون زۆربەی، جۆنەتان ڕۆس، مۆ گیلگن، شون وۆڵش، ڕۆب بێکێ، ڕۆمەش ڕەنگەنەیثن، تۆم دەیڤیس، چەنەها ناو هەیە، تۆم ئالن، گاز کان، هەموو ناوەکە هەموو کۆمیدیەنەکانی ئەم وڵاتە زۆربەیانی تر لەگەڵیانە کاروشتم کردووە. سەرخۆش. خێرای ئەتوانی لەسەر مێژووی ستانداپ کۆمیدی باسێکی بچکۆلە بکەیت؟ خۆی ستانداپ کۆمیدی شتێک هونەرێکە لە ئەمریکاوە پێکاتووە و یەکەم جار ئیشێ بوو کە زۆربەی جار پیاوەی کرد، بەڵام بەرەبەر ئێستا ئافرەت و شیشی زیاتر تایە، بەڵام زیاتر لە ئەمریکا لە 60ەکانە دەستی پێکرد، دیتر بەرەبەرە سەرکەوتنی زیاتر بەدەستێنە کۆمیدیانی وەکو ڕیچارد پرایە، ئەدی مافی، ئەم ناوانە کە گەورەیان کرد و لە جاتی هەر لەوەی لە شوێنی پشکۆلایە بکرێت و بردیانە ئەرینە و ستادیۆم و شتی واوە، ئیتر لەوە زیاتر گەورە بوو. باشە، ئایا بە هەموو کەسێکە وترێ کۆمیدیان یا قسە خۆش یاخود جیاوازی قسە خۆش و کۆمیدیان چییە؟ ئەزانین چی قسەی خۆش و کۆمیدیان جیاوازیەکەی لەوەیە جاری وایە کە خەڵک پرسیارم لێکە ئەڵێ تۆ چۆنە چیتە سەر شانۆ، چۆن ئاوا لە بەردەم خەڵکا قساکەی، چۆن ئاوا چیتە ئەو شوێنانە و ئەو قسانەکەی بەو ئافرم بەڵێ، بەس خۆی وابزەمەوە گرنگترین جیاوازیە توانینە ئەگەر بتوانی بچیتە سەر ئەو شانۆیە بێ ئەوەی بترسی. بەڕاستی ئەوە ئازایەتێکی چۆنەڵی بەجەرگیەکی دەوێت، تۆ بوێری دەوێت تۆ بێتە سەر ستەیج و بتانی بەڕەنگاری ئەو هەموو جمهورە بیتەوە، ئەو هەموو ئۆدیەنسە بیتەوە. بەڕاستی ئەوە خۆی لە خۆیان ئازایەتیە بە تاکە تەنیا تۆ لەسەر ستەیجی، بەڵام بەڕەنگاری ئەو هەموو بینەرە بیتەوە بە نمایشەکانت هەر بژیت. باشە، تا چەند ستانداپ کۆمیدی پابەندە بەوەی کە تەشیر نەکات، ئەگەر بزانی تەشیر چی، یاخود ستێریۆتایپ یان دیسکریمینەیشن نەکات. ئەو پرسیارێکە بازیاتر بۆ ڕوونکەمەوە بۆی زیاتر لە پرسیارەکەم تێبگەی. بۆ نمونە لە یەکێک لە جۆکەکانت دەڵێی کە باوکت هەڵاتووە لە ژێر
ڕژێمی فاشستی سەدامە هاتووە بۆ پەنابەری هاتووە لە بەریتانیا مۆڵەتی پەنابەری وەرگێ و بمێنێتەوە بەڵام لە بریکسن جێنشین بووە بڵێن ینی خانی وەرگتوو لە بریکسن بووە باشە من لێرەیە ئەوەی لە بەریتانیا بژی بە تایبەتی لەندن ئەزانێ بریکسن کە لە سەدا 66 دانیشتوانەکەی ڕەشپێستن و زۆرترین تاوان لەو گەڕەکەیە بڵێن لەو شوێنەیە ڕوودەدا ئەمە نەبووتە ئەوەی کە ڕەخنەت لێ بگیرین مەسەڵەن ڕەخنەت لێ بگیرێ هەموو کەسێ لای ئێمە بەشی خۆی هاوڕێ دراوسی بڵێن ڕەشپێستە نەبووتە ئەوەی کە خەڵک ڕەخنەت لێ بگرێ نەخێ خۆ ئەزانینی زۆربەی سوحبەتەکانمە ئەوانەی کە من بە شێوەیە گەیکەم کە ئەزانن لە شوێنێکەوەیەت خۆشەویستی تایە خۆ من هیچ شتێ ناکەم هیچ سوحبەتێ ناکەم کە دڵی خەڵکی پێ ئازار بم شتیوان ناکەم زۆربەی جاریش کە شتە نووسیت ئەبێ ئاگادار بیت کە بڵێ ئەمە لەوانەیە هەندێک کەس بە شێوەیەکی غەڵەت وەری بگرێ بەڵام ئەبێ خۆی هونەرەکە لەوەیە بتانی هەموو کەس بێنیتە سەر بڕوا و بیری خۆ ئایا پشتیوانی تەواوت لە گێڕانەوەی چیرۆکەکانت لەسەر پەنچلاینە یاخود با بڵێن ستاندەپ کۆمیدی پشتیوانیان بە پەنجلاینە کە ستۆریەکانیان دەست پێەکان کۆتاییە بێ بەڵێ خۆی ئەزانین چی من لە پەنچلاینەوە دەست پێ ناکەم کە شتە نووسم جاری وایە فکرێکم هەیە ئەڵێم ئەیلەوە لە ئەو لەوانە شتێکی تیابێ ئەڵێم ئەوە لەوانە شتێکی تیابێ دوایی پەنچلاینەکەی بۆ دۆزمەوە خۆی خەڵک وازانێت کە ئێمە چینە سەر شانۆ یەکەم جارەوە قسانەکەین وازانن ئەڕۆینە سەر شانۆ ئەوەی لە مێشمانە یەکسەر داڕژین و هەڵەن ئەیلەوە چەندێک قسەی خۆشە چۆن توانیوێتی سەعاتێ قسە بکات بێ ئەوەی بوەستێ بەڵام تۆ فکرێکە هەیە و ئەچیتە سەر شانۆ لە شوێنانە تاقیەکەیتەوە جا بەرەبەر ئەڵێ بەڵێ شتە نووسیت و ئەنجا ئەچیتە سەر شانۆ جا ئەچیتە شوێنی پچکۆلەوە لە پێشە بەرەبەرە ئەڵێ ئەیلەوە بە ئەم چیرۆکە شتێکی تایە کە تاقیەکەیتەوە پێکەنین یە لە هەندێک شوێنی چیرۆکەکەی ئەڵێ باشە با ئەویان تەجیلکەم لە مێشی خۆمە بۆ جارێکی تر ئەو تۆزەیە هێڵیتەوە بەس شتی بۆ زیاکەی بەرەبەرە شتی بۆ زیاکەی تاکو وەگاتە بەشێ لەوانێ لە پێشە 2 دقە بوو بێ کە لە یەکەم جار چیتە سەر شانۆ باسەکرد ئێستا بۆ بە 10 دقە دوایەوە پەنچلاینێکی گەورەی بۆ دۆزیتەوە جاری وایە لەسەر شانۆ ئەوەیە بوو جاری واشەیە لەسەر لاپتۆپەکە شتە نووسیت و بۆ هاتووە من ویستمە و پرسیارت لێ بکەم هیچ کات بووە کە لەسەر ستەیج بی لەناو ئۆدیەنسا یەکێکە بینی یاخود قسەیەکە کرێیان پێکەنینێ شتێ یەکسەر بیرۆکەیەکە بووە بێ ئیمپرۆڤایزێکەکەی لەسەر ستەیج بڵێن بیرۆکەیەکە زۆر جار شتی وایە جاوە خۆشترین کاتیشە کە شتێک لە ژوورەکەیە بۆ دێ زۆر خۆشە جا ئەوەی دانیشتووە لە ویاشە هەستی پێەکە ئەڵێ ئەی لەوە ئەمە لە پڕ بۆی هاتووە زۆر خۆشترێکیشە لایەن چونکە هەندێک کەس پێزانێت کە تۆ ئەم شتانە پێشتر ئامادە و کردووە ئەزانێت کە پێشتر وا لێ کردو بەڵام کە لە ژوورەکە زەلامی قسێکە کات و تو یەکسەر جوابیەیتەوەڵێ زۆری لا سەیراڵە ئەی لەوە ئەمەیان موهیممە با سلی کۆشتنێ بکەم هیچ کات بووە لە ناو چۆنەڵێ ئەو هۆڵەی کە نمایشەکەتی تیاکەی شتێک کردوتر بێ سوتفا یەکێک بەدڵی نەبوو بێ یاخود هوهاد لێ بکێشن چوو بێتنە دەرەوەی هۆڵەکە نەچوونە دەرەوە بەڵام هەبووە جاری وا بۆ پێنەکەنیون زۆر سەختە یعنی زۆر ناخۆشە یاخوا کە شتی وای بەسەرانەیەت زۆر ناخۆشە زۆر وام لێ نهاتووە بەڵام دووسێ جار هەر کۆمیدیێنێ بڵە شتی وام بەسەرانە هاتووە گاڵتە و لەگەڵاکە ڕاز ناکە چونکە کە تۆ شت تاقیەکەیتەوە بێگومان کات هەیە کە ئەو شتە لای خەڵک قسێکی خۆش نییە یان خەڵک دڵی پێی عەزیە دەدرێ بەڵام تۆ تاک و تاقی نەکەیتەوە نازانیت بەڵێ لەوانەیە چەند جار تۆ شتێکە بۆ برادەرێک گێڕابێتەوە یاخود بۆ مناڵەکانت یاخود ئەو نیە بۆ هاوسەرەکە و
ئەڵێ جاوە چییە تۆڵی جا توخواتۆ لە چییە زانی ئەو لە دڵی خۆتا تۆ واتەزین زۆر شتەکە پێکەنەی ناوی بۆ بە زەوان هەستی و پێ ناکەن کە وابێت ئیتر ئەوەش وایە جاری وایە دانیش ئەوانەی دانیشتون لەوێ دانیشتوانەکەڵن ئەمە قسەی خۆش جاری واشەیە خەتای خو نیە و خەتای ئەوانیش نییە تۆ لەوانەیە لە شوێنێکا بیت لە تۆ تێنەگەن تێگەی لە قسەکەم لەوانەیە شوێنێ بێ ئەوان پیر بن تۆ باسی شتی گەنجەکەی یاخود تۆ لە شوێنێکای بۆ نمونە باسی کورد بکەم لە شوێنێکە کورد ئەوان نەزانن کورد چییە لەوانێت تێنەگەن بۆیە زۆربەی خەڵگەڵی بۆچی جۆکەکانە زۆربەی لەسەر بواری کوردینی ئەڵێمە بە قوربان کورد بەموویە لە وڵاتەیە چەند کەسی تایە تاکو من بۆ ئەیلەوە ئەزانی خەڵکی سلێمانی چۆرن نەزانی خەڵکی هەولێر چۆن کابراەک لێرە گەورە بوو بێ چوزانێ ئەوە قسەیەکی خۆشیان نە ئیتر ئەو جیاوازیانی تایە بۆیە بێ زۆربەی جار بچیتە شوێنی جیاواز قسەکانت تاقیکەیتەوە نا بەس من لە چەند نمایشێکە ئامادەیم هەبووە لە چەند نمایشێکی ئێوە ئامادەیم هەبوو بەڕاستی حتمما هەر بەڕێستان نەبوون چەند کەسێکی تر بوون من وەکو خۆم زۆر ئەنجۆی بووم ڕاستی زۆر پێکەنیم بە جۆکەکانە لەبەرەوەی زۆرینەی هەستم کردووە هەر لە دڵەوە هەڵقوڵاوی ڕاستی ناودڵی خۆتە مەسەڵەن باسی فامیلی خۆتی کرد خێزانی خۆتی کرد باسی دایکتی کرد باسی باوکتی کردو باسی مناڵی خۆتی کردو ئەمانە بۆ خۆی زۆر بیرەوەری زۆر جوانە لەگەڵا ئەهێنێتەوە دەستە خۆش بێ لە دنیای مۆسیقایە باشە بڵێن ڕاپەرەکان لیریک و شعر و بڵێن چیرۆکەکانی خۆیان بەدەستی خۆیانە نووسنەوە چونکە گەروانە بێ ناتوانن بە جوانی دیلیڤەریکەن ئایا کۆمیدیا مەسەڵەن ستانداپ کۆمیدیەکان بڵێن خۆیان شتە نووسنەوەیان خەڵک شتیان بۆ نووسێتەوە یا خۆی ئیتر خەڵک کەوتووە کومیدیان کەوتووە ئێستا خۆی ئەوان کە دەست پێەکەی یەکەم جار هەمووی شتی خۆیان نووسێ بەڵام هەیە کە بەناوبانگە بێ بەهۆیەوەی ئەم فلیمە ئاکات و ئەو بەرنامەیە ئاکات و ئەمە مەشغوڵە بێ ئیش و کارەوە ناتوانێت دابنیشێت هەموو شەوێ شت بنووسێتەوە و لەو کاتەیە لەوانەیە دووسێ نووسەری لەگەڵا هەبێ قسەیان لەگەڵا ئاکات و پێکەوە شت دروزەکەن بەڵام من هەموو شتەکانی خۆمەوانەیە دەڵێم لەسەر شانۆ خۆمەی نووسم و بۆ خەڵکی تری شتە نووسم لەسەر بەرنامۆشتی وایە سا بڵێم چەند جارێ لەگەڵ چالی بروکەر بۆ بەرنامەکانی ئەو شتم نووسی و چالی بروکەر کە بەرنامەی بلاک میرۆر لەسەر نێتفلیکس ئەو دروستی کردووە و بەرنمەیەکی هەبوو لەسەر نێتفلیکس مانگی 12 بوو یان مانگی یەکی ئەم ساڵ بوو نووسرا بە ناوی دەست 2020 منیش لەسەرەوە شتم نووسی بوو و Have I got news for you بەرنمەیەکی سیاسی لەسەر BBC ئەم ماوەیە منیش لەسەر نووسی بوو ئیتر ئەم شتانە هەیە ئەم بەرنامە شتانە من شتم بۆ ئەوان نووسی ئەڵێ لەسەرم نووسی بوو چۆن ئەڵێ نووسینی تۆ بەکارهێنن تۆ بۆ نووسیون ئێدی بۆ بەڵێ کە شوێنی تریشە بەرنامەی و شتی تریشەیە کەون یەسەری کامێرەکەکەن شتەکانیان بۆ نووسراوە بڵین کە بەرنامەیان بۆ ئامادەکان هەیە لە گوێیە یان یەکێکیان هەیە لە گوێیە قسەیان بۆ کاتوەڵێ ئەوە بڵێ ئەو بڵێ ئەو کارانەشم کردووە واو وەڵدان کۆڕن ئەی من بەتەنها منە شتانە هەمووی خۆمەیکەم وەڵای ئافرین دەستە خۆش بێت باش باید پرسیارت لێ بکەم لەبەرەوەی لای هاوڕێ و هاوکارانم ستافی بەرنامەی مرارەکانی غوربەت کە باسم کرد کەی کورد دەبێتە میوانی بەرنامەکەمان بەڕاستی یەکێک لەو پرسیارانە کە ئامادەی هەبوو هاوکاریان کردم لەوەیە ئەڵێ هەندێک جار ئەو چیرۆکانەی دەیگەڕیتەوە زۆر لە تەمەنی خۆت بە تەمەنترا وەک ئەو کوڕە ئیتاڵی کە ئەو کوڕە کوردەی کە خۆی کردو بە ئیتاڵی بڵێن گەڵفرێندەکەی ئینگلیزە و پاشان دوای فرێندی ئەویش گەڵفرێندەکەی هەر خۆی کردو بە ئیتاڵی دوای هەردووتان کورد دەرچوون ئەمە بۆ کردوتە بەهێ خۆت بۆ نمونە ئایا لەوە ترساوی خەڵک ڕخنەت لێ بگرێ یاخود بۆ من لێرەیە زۆرێک لە کوردەکان ئەمەیان بەسەر هاتوو باسیەکەن بۆ لێرە ئەم چیرۆکەت کرد بەهی خۆت بۆ ئەوەی ڕخنە نەیەتە سەرتان وەکو کورد یان چی بوو ناخۆی کە تۆ لەسەر شانۆی باسی هەندێک شتەکەی کە بیکەی بەخۆ خەڵک پێی خۆشترێکە مەبەستەوەی بۆی ڕخنە نەیەتە سەرێ نەک ڕخنە منە باسی ڕخنە و شتیش نییە بەڵام تۆ بڵێ برادەرێکم
لایەن خۆش نییە خەڵکە تۆچیتە سەرشانەوە ئەوێ تۆ باسی خوب بکەیت خۆکەی جاڵێ بۆچی ئەگەر بەسەر برادێک تا هاتوو برادێکە بێنە بۆچی تۆ باسی وای ڕاستی دەست بەشکە باشە هیچ تەکنیکێک بەکارێنی لە کاتی پێشکەشکردنی مەسەلەن نمایشەکان تا بۆ نمونە بڵێن بۆ ئەوەی هیپنەتایزی بینەرەکانێ بکەیت لە کاتی قسەکردنا ئەوەی من تێبینیم کردووە هەنێک جار بڵێن توانگی قسە ئەەکەی وا هەستەکەم کە تۆ داوای ئەتێنشنی بینەرەکانەکەی بەلای خۆتە ئەمە یەکێکە لەو تەکنیکانەی کە نازانم خۆشە زانی یان نایزانی وەڵی دقەتن نەیاوە ئاگادار نیم شتێکە بڵین هەر ئاساییە لای خۆم هەر چۆنێ بێ کاشمە سەرشانەوە چۆن قساکەم وا قساکەم نا ئێستا نۆرمەلی قساکەی سەرەتا دەست پێکەی بەڵام هەنێ جار من کە سەیری ڤیدۆکانتم کرد لە کاتێکا کە زۆرینەی کات کە توانگی بەکارێنی داوای ئەتەنشنی و خەڵکەکە لەوانەیە ئەو زەلامە چۆنەڵی بیری ڕۆشت بێ یاخود پێناکەنیان شتێ لەوێ تەکنیکێ بەکارێنی کە من یەکەم جارە چمە سەر شانۆ گەورەترین هەوڵم ئەوەیە لە یەکەم 30 سانیە قسێ بکەم هەمووی پێ بکەن تو ئەبێ لە یەکەم جارە کاچیتە سەرشانەوە سرنجی خەڵک ڕاپێشی بە زووترین کات تۆ دانیشی داقەیەک دوو دەخە قسێکی خۆشی نەکرد بێ ئەوەی دانیشتووە ئەڵە جامە چێت خۆ ئەمە بەحسا قسەی خۆشە خەڵک ئەو خەڵگە هینە ئەوێ بە زووترین کات پێ بکەنێت تااقەتی نییە دابنیشێت و چاوەڕوانی تۆ بکاکە بڵێ ئەیلەوە لەوانێت دەقەی پێنجەمین قسێکی خۆشم بۆیە هەر تەکنیکێکمەوە بێ یەکەم 30 سانیە خەڵقمە پێکەنینەوە زۆر گرنگە ئەو یەکەم 30 سانیە بۆ هەموو کەسێکا چێتە سەرشان و نەکرد کۆمیدیان تۆ لە یەکەم 30 سانیە خەڵک بڕیارەیە بیر و بڕوای خۆی چۆنە بەرامبەر تۆ تا چەند کۆمیدیانەکان ئەتوانن ڕۆحی خۆیان وا سوک بکەن ئەگەر دەستکاری مقدەسترین شتی کۆمەلگا بکەن بەڵام ئەمە وا جوانەی هێنێتەوە بڵێن بە سۆفتی بۆی خەڵک برینار نەکاتەوە ئازاری بینەرەکانیان نەیات مەخسەو چییە لە باسی مقدسات مەسەلەن هیچ کات بووە تۆ توانی بێت جۆگ لەسەر religion culture politics بڵێن هیچ کات بووە تۆ دەستگای ئەمانەت کردووە مەسەلەن بۆ نمونە کەلتور یەکێکە لە مقدەسترین یەکێکە لە پیرۆسترین شتەکانی کۆمەلگا تۆ بی لەسەر کەلتوری کوردی وەکو جۆک قەشمەریاتیان پێ بکەیت هیچ کات من هیچ کاتێ حەز ناکەم دڵی کەس ئازار بم زۆر کەسەیە حەزی لێتی سوحبەت و شت دروست بکات بە شێوازێ کە هەندێک خەڵک پێی تووڕە بێ چەنەها کەسە بینی لە ئینتەرنێتە هەندێک جار قساکات بەس بۆی خەڵک تووڕە بکات و ڕیتویتی زیاتر بکرێت و لایک و شتی زیاتر بۆ بنێرن بەس بۆی خەڵک باسییان بکەن بەڵام من حەزم لەوە نەبووە من تەنها حەزەکەم خەڵک خەمە پێکەنین و خۆشی ئەگەر باسی مەسەلەیەکی سیاسی بکەم یاخود مەسەلەیەکی گەورەتر بە شێوەیەگەیکەم کە لە ڕووی خۆمەوە باسیەکەم کە نمونەی وەکو ئەوە نمونەیەکم بەرێ بۆ نمونە زانیی ئەوەنەم شت نووسیوە بە تایبەتی چونکە چەندێکیشە لەسەر شانۆ نەبووم شتم لەبیر چۆتەوە ئەزانیی بەس تۆ بۆ نمونە خەڵک باسی بڵین ئەخر باسی ئەوەت کردووە کەلتوری کوردی بۆ نمونە کچ ئەبێ چوزان جەبێ کەشوی کردوا بێ کوڕە بێژن بێنێ وابێ باسیوانم نەکردووە باسی ئەوشتانم نەکردووە من بۆ نەت کردو یعنی تەسەورەکەیەوە تا بۆیە چی نەک بۆ تا بۆ بەڵام تاکو ئێستا شتێکی خۆشیم شتێکم نەبینیەوە تایە بڵین ئەزەلی بێ هەزەلی تێگەی شتێکم نەبینیەوە تاکو ئێستا هەزەلی بێ لەوەیە ناسام یعنی لە خۆمەوە بڵێم چی شتێک نەبینم بڵێم ئەی لەوە شتێکی فکرێکم نەبێت لەسەر شتێ بڵێمەوە شتێکی خۆشی تایە باسی ناکەم باشە قەت بیرە نەکردوێتەوە نمایشەکانت بەریتەوە کوردستان بڵێن لەسەر ستێجێکی کوردیە جۆک بکەی بە کوردی دەیبزانم جۆکێکی کوردی وەڵا بە کوردی
بە کوردی جارێ وەختیەوێ بۆ ئەوەی کۆمەڵگا لە ستاندارد کۆمەدی تێبگە. ئەیبێنەوە نەکرێتەوە بچیتەوە کوردستان بوون منە ئەیجنسیە دانیتەوە بڵێن چەند وەرکشۆپ پێ بکەیتەوە دەستی کۆمەڵێ گەنج بگریت لەوێ یعنی کە وەکو تۆ حەزیان لە بوارەکەیە. ئەزانی چی ئەوەی تۆ باسیەکەی کارێکە بۆ خۆی من خۆم مانیجەر و شتم هەیە ئەیجنت و شتم هەیە بەردەوام ئیژەکەنەوە کارێکی ترە و ئەوان ڕۆژی جاری وایە 16 سەعات ئیژەکەن بۆ ئەو کارانە جاوە شتێک نییە لەم کاتەیە بە من بکرێت و جارێش زۆر ماوە کە بەدەستی بێنم و من ئێستاش لە ستاندەرد کۆمەدیە بە یەکێکی تازە دامەنێن نوێم لە کارەکەیە تێگەی بەڵام ماشەڵا جوان درەوشایتەوە قەیناکە نوێی بەڵام ئاخر بەس مەخسم ئەم کارانە زیاتر کەی بینیەوانەی زۆر باشنتیایە 40-50 ساڵ چونکە خیبرەی ژیانیان زیاترێکە و شتیان زیاتر خوێنەوە و زیرەکترێکن تێگەی یعنی شتیان زیاتر بینیوە دنیایان بینیوە جارێ زووە بۆ من بڕۆمەوە بڵێم بڕۆمە بۆ کوردستان و بڵێم ها وەرن کاکە ئێوە ئەمە ئاواکرێت و ئەمە ئاواکرێت و ئەمە ئاواکرێت جا من لەو بڕوایم ئەگەر گروپێ هەبێ حەزیان لێبێ ئەم کارانە بکەن ئاواتیان بێ خۆیان شێوازەکە دۆزنەوە کە دەری بڕن خۆیان لەوانێ بڵێن ئەیلۆ لە زانکۆوە دەست پێەکەم ژوورێکەگرم لە زانکۆکەمەوە بلی دەبڕم و خەڵک داوا دەکەم وەڵام فەرم وەرن ڕۆژێکی کۆمەدی دانی شەوێکی کۆمەدی دانی ئەم شتانە خۆی لە ناخی خەڵکەوە خۆیە تۆ ناتوانانی بڵێ دەستیان بگریت و بڵێ ها فەرم بڕۆ سەر شانۆ ئەخیناکە ڕاستەکەی ئێستا ئێمە لە زانکۆ وەرکشۆپیان بۆکردنەوە بووی کە ئێمە باەکشتە پێ بڵم کۆمەدی ئەوەی وەرکشۆپەکە خۆی جەری ساینفیلد هەیە گەورەترین کۆمیدینی دنیا بووە جەری ساینفیلد لەسەر نێتفلیکس بەردامەیەکی هەیە وتی ڕۆژی هێنابیان لە کۆلێجێکا باسی ئەوە بکات چۆن کۆمیدی بکەن وتی هیچتان لە کۆمێدیە سەرکەوتن بەدەست ناهێن وتیان بۆ وتی لەبەرەوەی هاتوون بۆ کۆرسێک بیخێنن وتیان تیاتان هەیە یان تیاتانان نییە ئیتر من هەر شتێکتان پێ بڵێم سوودی لێ وەرناگرن. باشە مە 2-3 جار باسی نەتفلێکسێک کرد هەوڵت نەیەوە هیچ کاتێک مەسەلەن نەمایشەکانت بگوازیتەوە نەتفلێکس یان بەشێکت هەبێ یاخود بڕگەیەکت هەبێ لە ناو ئەو بەر چۆن خەڵک هەوڵ نایە نێتفلیکس ئەوە نیە تۆ تەلەفۆنیان بۆ بکەیت و بڵێ ئەرە کاکە نێتفلیکس گیان زەحمەت نەبێ وەڵی ئیشێکمان هەیە وتمان بۆ مام خەیتە سەری خۆی نێتفلیکسیە بەرامبەر خۆی نێتفلیکسیەت داوەتێکە ئەڵێ حەزەکەین کارەکانە بێنیتە سەر نێتفلیکس ئەنگینا کێ حەز ناکات لەسەر نێتفلیکس بێ لەسەر ئامازۆن بێ لەسەر HBO بێ کێ حەز ناکات بچێتە سەر ئەم شتانە بەڵام پێکەنینم یە زۆر کە خەڵکەڵە ئەزانی چی مەحاولە بکە بەرنامەیەکە هەبێ لەسەر نێتفلیکس بە قوربانکی حەزی لەوە نییە بەڵام ئەوەنە ئاسان نییە گەراوەنە ئاسان بواە هەموو کەسێک کرد. ئەمە ئەم گفتوگویی نێوانمان ئێستا ڕوویدا تەسەورەکەم لە دوایە هیچ چیرۆکی ڕوویان لە جۆکەکانە باسیکەی کۆڕن نەوەڵڵا تاکید بم چونکە زۆر کەس هەیە ئەو قسانەی بۆ کردن هەموو ڕۆژە لە ئینستاگرامە خەڵک مێسجم بۆ نێرێ ئەڵێ ئەرێ تۆ بۆچی بەحاڵە ناکەی بەردامێ لەسەر BBC پێشکەشکەی وازانەوەنە ئاسانە وازان خۆ تەلەفۆنەکەی بۆ BBC ئەڵی بیرم لێ کردوتەوە ئامادەم تا ئێستا وابزانم کات هاتووە بۆی من بەرنامە پێشکەشکەم لەسەر قناتەکەتان شتیوان نییە خوان لەوانەیە زۆرینەی چۆنەڵێ مەنجاڵەتی کورد ئێمە کە خۆمان وا بیرەکەینەوە ئەوەی کەمێک فەیمەس بوو بڵێن ناوانی دەرکرد لە تەلەڤیزیۆنەکانە بەتایبەت لە کوردستان لە تەلەڤیزیۆنەکانە یەکسەر گەورە ئەبن و زۆر ئەبن بەستار
ئۆکەی لەوانەیە لەو ڕوانگەوە بیکەن وازان کە من بۆ نمونە کە وردە گۆرانی مەبێ خۆم تەلیفۆن بۆ کەناڵە کاکەم ئەڵم بۆ گۆرانیم هەیە دایانێمە و کلیپەتان بۆ نێرم وازانن ئەمانی ژوە بەڵام سپاس بۆخوا سەرکەوتنێکی باشت بەدەستێناوە بۆ ئومێدەین لە ساڵی ئایندەیە کەی کورد لە نەتفلێکسەوە بەرنامەی هەبێ ببینن بڵێ ئینشاءالله ئینشاءالله وای بۆ خاتری ئەم ڕمانگی ڕەمەزانە ئەو ئاواتمان بێنیتە دی خوای گیان تازەترین چالاکیت چییە لە دوای شەڵا بڵێن ئەمە کۆرۆناوە دنیا ئاسایشە بێتەوە ژیانە چێتەوە دۆخی جارانی تازەترین چالاکی چییە؟ تۆڕێکم هەیە لە ئەم ساڵ لە مانگی دەوە دەست پێ کاکاچم بۆ هەموو شارەکانی بەریتانیا 5 شەو لە لێستە سکوێر تیێتر شەومان هەیە یەکێکیان وابزانام تاکو ئێستا یەکێکیان بلیت ماوە بۆی ئیتر ئەوە مانگی 10 دەست پێەکەین و چەنەها بەرنامە و شتی تری شەیە لەسەر تەلەڤیزۆنا کە لەسەریە بم ئەم ماوەیە بەڵام جارە ناتوانم باسی هەندێک شتیش بکەم بە هیوای سەرکەوتن هیواداری سەرجەم تکتەکانی تریژەوی نەفرۆشراوە فرۆشرا بێ بەڕاستی من خۆم ئامادەی چەند نمایشێکت بووم لە ڕاستیە لەگەڵ کەسانی ترا زۆر جیاوازیت هەبووە نازانم متری ئەوەیە کە ڕێک وەکو کوردەکە تۆتە بەرچاوم زۆر پێی پێکەنیوم هەستم کردووە هێندەی ناو هۆڵەکە ئینجۆی بوون بە کارەکان بە قسەکانی تۆ بەوانی تروانە بوون ئەمە مجامەلەژ نییە من خۆم بینەر یەکێک بووم لە فانەکانت لە قاعکەیە ئەو ڕاستی ئەزانم بە هیوای سەرکەوتن ئینشاءالله سەیری ئینفۆرمێشنەکانم کرد پیرۆزت بێ سەرکەوتوبی بەڵێ زۆرێک لە تکتەکان فرۆشراوە خوشە بێ لەوانەیە تیشکە نەفرۆش بەژی خۆش وەڵام مانچستەر ئێستا فرۆشراوە بێرمینگهام وا بزانم برمانە شوێنێکی تر بۆی بلیت و شتی زیاتر بتوانین بفرۆشین چونکە لە پێشە لە ژوورێکی بچکۆلێ بۆ ئێستا لە ژوورێکی گەورەترایە مانچستەر بریت نەماوە بێرمینگهام وا بزانم تۆزێک ماوە و شارەکانی تری ژاوی تر بەرەبەرە تۆزێ ماوەی تر خوا بەزێنە خۆش بیا خواست باشە ئەکرێ بپرسم کۆڕەنگ با بڵێن کەی کورد خاوەن بڕوانامەیەکی زۆر قرس و جوانە بەڵام ئێستا کۆمیدیانەکادی با بزانین چ بڕوانامەی هەڵگری چ بڕوانامەیەکی بڕوانامە شەهادە ئەزام سەرتیفیکەیت چیت هەیە کوێ تەواو کردووە بڵێم چیم تەواو کردووە بایۆمێدیکال ساینسز جا بە کوردی بزانی تر چیە بواری علمیە شادەم هەیە لە بواری علمیە بێگومان هەموو دایک و باوکی حەزەکات مناڵەکانی بنە دکتۆر مهندس ئەمە کە دەستت کرد بە چۆنەڵێ بە کۆمیدیان دڵی دایک و باوکە چۆنەڵێ نشکا وەڵای وابزەم تاکو ئێستاش بەدڵیان نییە ئەزانی یەک کێشەی خێزانی کوردی ئەوەیە هەمیشە سەپۆرتی مناڵەکانیان ناکەن کە زۆر فەیمەسە بن زۆر بەناوبانگە بن دوای خەڵک چەپلان بۆ لیا ئەنجا لە ناو ئۆدیەنسەکە لەوانەیە بڵێ ئۆی ئەوە کوڕی منە ئەی پێشتر پشتیوانت کردایە بەڵام نا ئەزانم نەک ڕاستەکەی لەوانەیە لە سەرەتا بەدڵیان نەبوو بەڵام دڵنیام ئێستا بە تایبەتی دایکە بە سوعبەتەوە واڵم بەڵام بە سوعبەتەوە لەوانەیە پێیان خۆش ئەبێ لە خۆیان پرسیت بژینا بەڕاستی کەی کورد یەکێک لە شانازەکانی کورد کە یەکەمین گەنجە تا ئێستا لە کووردا گەشت بێتە سەرستەیجی ئەپۆلۆ ئەمە بۆ خۆی شانازیە و سەربەرزیە هەر بژیت بەس نییە کاری خراپ ناکەی کۆڕەنگیان بەس نییە تیرۆریستی ناکەی بەڕاستی ئەمە بۆ خۆی شانازیە کورد لە کاری خراپ بۆ ڕێک بت ئەڵەن سپاس بۆ پێشەوەشتی تر نەبێ نا ئەڵەن سپاس بخوا بەس نییە کارەکانی کە ئەیکەی دڵی خەڵک خۆشەکەی شتی خراپ نییە بیکەی ئەمە بۆ خۆی شانازیە باشە کۆڕەنگیان ئەتوانی باسی خەڵاتەکان بکەی کە نۆمینەیت کراویت چەند جارێ لە جارێ زیاتر نۆمینەیت کراوی بۆ خەڵات کە خەڵات وەرگریت وەرت نەگرتووە
بەڵام خۆی لە خۆیدا ئەوە شەرەفمەندیە کە تۆ ناوت هاتووە بۆ وەرگرتنی ئەو خەڵاتە. ئەتوانی باسی ئەوانم بۆ بکەی؟ دەمێکە ئەو خەڵاتی چۆتڵ بەس نیوکەمە، یعنی واتە باشترین کۆمیدیانی تازە. ئەنجاوی تریشیان بۆ بەرنمەیەک بوو خەڵاتی ڕۆیڵ تەلەڤیژن سۆسایەتی، بەرنمەیەک بوو بۆ گەنج پێشکەشمان کردبوو بۆ ئەوەی لە قانونی بەریتانیا تێبگەن. ئەو خەڵاتمان ترنامان نووسرا بوو بۆی خەڵاتی وەرگرین بۆ ئەو بەرنامە، بەڵام وەرمان نەگر لە ئاخیریە. بەڵام ئەوە خۆی بۆ خۆی شەرەفمەندیە، تۆ چۆنەڵێ ئۆڕێدی ناود هاتووە خەڵاتەکە وەرگری، بەڵام وەرت نەگرت. بەڵێ، بەڵام ئیتر تاکوونەی من نەزانین زۆر لە ڕووی وەکو دوو گۆڵی وشتەوە سەیریەکەم نەیبیتەوە چیتیایە. نا ئاخر گرنگەوەی ناوت هاتووە، ئینشاڵڵا نوخشە بێ لە جاری ئایندا خەڵاتەکە وەرەگرێت. ئەزانیشی بەس ئەگەر ڕاستە بووە من زۆر گوێ نایەمە خەڵات و شتیوە، لەبەرەوەی ئەوە بیر و بڕوای لیژنەیە کە لەوانەیە لیژنەکە تۆیان بەدڵ نەبێ بۆ هەر سەبەبێ، بەڵام کێڵێ ئەوان لە دانیشتوانی تر مهمترێکن، خۆیان گەیشتونەتە، خۆیان خستۆتە ناو لیژنەیەوەڵێن ئێمە لە شتە زانین. ئەنگینە گرنگەوەیە تۆ جمهوری خۆ کارەکانی خۆتی بەدڵ بێ. وای هەر بژیت. سپاس بۆخوا، ینی جمهورێکی زۆر جوانت هەیە، لە کوردت هەیە، لە ئەنگلیزت هەیە، هێندەی سەیری کۆمنتەکان و سەیری سۆشەل میدیام کردویت، کەسی وا لە وڵاتە چۆنەڵێ قاڕەی ئاسیا بۆ تەنووسێ لە وڵاتە ئەوروپیەکانەوە کۆمنتی بنووسێ، ئەوانە خۆی دڵخۆشکرێ. کە یەکەم جار سپێشاڵەکەم خست بۆ سەر یوتیوب، مێسجم بۆ هاو لە سینگاپۆرەوە، لە ئەفریقاوە، لە سوید، نەرویج، ئەڵمانیا، ئۆسترالیا، ئەمریکا، لە زۆر وڵاتانی ترەوە زۆرم لا سیر بوو، سرم سوڕما بوو، وتمەمە نا بۆ سەردە سوڕمەی ئەوە سپاس بخوا ئەمریکێکە لە نیشانەکانی ئەنتەرناشناڵی، یعنی ترخۆ وایە، بەڵام ئەزانیی بەس کە تۆی خەیتە سەر ئینتەرنێت باوەڕ ناکە، یاڵی لەوانەیە بەس برادەکانی خۆم بیبن و ئەنجا خزم و کەس و کار و بەرەبەرە ئەوان بە خەڵک بڵێن، بەڵام حەز ناکەی لە ئوستورالیا و یەکێک سیر دەکا لە ماڵەوە تێگەی. It's not exactly an easy time being Muslim right now, is it? Exactly. See the silence in this room? You guys have been loud as shit all night. As soon as I said that, I was like, no. It's not one of those things you sort of aspire to be in life. You don't think to yourself, I want to be healthy, wealthy, Muslim, yeah? Halal meat's not that good, right? No, man. There's a lot of bad press surrounding Muslims right now. You know, you got ISIS, IS, Daesh, whatever you want to call them. They're like Puff Daddy. They've got a new name after every video, right? They haven't changed their recruitment techniques, okay, guys, right? They're not thinking to themselves, get a comedian. Make him really funny. Then one night in the Royal Ballad of Greenwich. Boom. Like, what kind of magazine do you have as a terrorist organization? Like, is it their version of Hello magazine, you know? Goodbye. Do you know what I mean? Like... ڕاستی من هەنێ بەیانیان کە لە خەڵەسم هەموو کەسێک مودێکی خۆشی نییە بڵێ وەڵا ئەمە هەر بەدڵ یعنی بۆن مناڵی بەدڵخۆشی هەڵناسی لەخەو. هەنێ بەیانیان کە گەر بزانم ها خەریکە کە ئاڤە لێمەیە ئێمە سەر سۆشەل میدیاکەی کەی کورد. یەک لەم بەیانیانە لە ناو جێگەکە قاقام لێیە کە خەوت بە یەکێکەوە بینیوە ڕسمەکەشە پێی نیشان ناین کە ئەمە ناوی سەرچی ناوەکەت کردبوو کە ئەمە کەسێکە ئەوە ئەوەیان بەڵێ ئەوە ڕۆژێکیان هەڵسا بووم خەوم بینی بوو کە یاریزانێکی کۆنی مانچستەر یونایتد ئەندی کۆڵ مامم بوو یەکێ نەزانێ ئەندی کۆڵ باوکودایکی خەڵکی جەمەیکان لە نۆتینگهامیش گەورە بوو لە وڵاتەیە، بەڵام لە خەومە باوکم وتی ئەوە برامانە و کاتی خۆی لە سلێمانی لەگەڵمانە بوو لە خەوم تووڕە بوو بووم لە خەویشم، وتم ئەرێ باشە باوکە بۆچی بەحیاتی نەبردین بۆ سەریارەکی مانچستەر یونایتد و هینەگەرەمە براتە و چۆن نەیبردوین سەری یاریەکان بکەین.
جا خەوەکە ئەوەنە ڕاست بوو لام هەڵسام لە خەو بوو ناوی ئەندی کۆڵم گوگڵ کردبوو ئەندی کۆڵ کادیش ئەندی کۆڵ عێراق ئەندی کۆڵ ئیران ئەندی کۆڵ میدلیست بە هەر شێوەیە بێ وتم بزانم گەیشتووەتە ئەو شوێنە دوای بۆ باوکم پاس کرد باوکم دەستێکرد بە پێکەنی بەڵام ئەوەنە ڕاست بوو خەوەکە لام وتم با باسی کەم بۆ خەڵک جا زۆر کەسەی وتم خەو بە تۆ بینم ئیتر لەوێن بڕۆ پێکردن ئەگەر خەو بە تۆ بینین کەواڵێن بڕواکەم بۆ بڕوا ناکەم بەرەوەڵە خەڵگەڵای جاری وایە هاتوویتە خەومەوە ئاوا کردو فلان ئەمە و کردووە و لە دڵی خۆماڵم بە حیاتی شتی وا ناکەم بەڵامی تر سەیرەکە خەڵکیش خەو بە تۆ بینە بەڵام ئەو ڕۆژێکی زۆر خۆش ئێستای بینم لە ئینتەرنێتە ئەو ڤیددیۆشی بینیوە ئەندی کۆڵ کوڕێکی برادرم پیشانیا بوو کە ئەیناسێ بینیوەتی جا زوو لە کۆمنتەکانە بۆیە نووسم مامە ئەندی بەلای خۆتەوە کوام لە جۆکەکانە زۆرترین ڤیوی هەیە زۆرترین فانی هەیە بڵێن بە سپێشەلی یەکێک بێت با بڵێن ئەزانیی چەنەها ڤیددیۆم هەبووە هین بووە خەڵک زۆر بینیوێتی ڤیددیۆیەکم کردبوو لە یەکەم جاری کە کۆرۆنا تازە دەستی پێکرد بوو لێرە کەس نێتوانی بڕاتە دەرەوە ڤیددیۆیەکم دروست کردبوو لاسایی زووممە کردەوە جا خۆم دروست کردبوو چوار هینمێنا بۆ ئەوەی وەکو چوار کەس لەسەر زوومێ بێت تازە دەستیان کردبوو بۆ ئیش وتم ئێستا وتم ئەمە حاڵی هەموو کەسێکە کە ئێستا لە ماڵەوە ئیشەکە ڤیددیۆکە ملیۆنەها ڤی بەدەستێنە چونکە یەکەم ڕۆژ بوو هەموو بەڕیتانیا لە لۆکداونا بوو نەیەتوانی بڕواتە دەرەوە خەڵک هەمووی ئاوا وەزعی ئاوا بوو لەسەر زووم مشکیلەی هەبوو هەندێ هەبوو نەیەزانی بەکاری بێنێ هەندێ هەبوو ئیزعاجە بوو بە قسەکردنی یەکێکی تر working from home. I mean, I know it's not ideal. Obviously, the situation is something that we're really working on, and we're really following government guidelines. And look, مایکرۆفۆنەکان تەواو نەبوو ئیتر ئەم شتانە ئەم حاڵەتانم خست بۆ ڤیددیۆیەکەوە ئەوە زۆر سەرکەوتنی بەدەستێنە. You can get back into the office and get raring to go as soon as possible. Yeah. جاری وایە خەڵک لێمە پرسی ئەڵێ کۆڕەنگە و ئەویانە زۆر خۆش هەڵم ئەیلۆ وایە ڕازەکە منە چونکە ئەوە هەندێشتی شێ لای من کۆنە خەڵک تازای بینێ جا لای ئەوان زۆر تازە و خۆشە بەڵام من لەوانە چونکە بۆ نمونە سپێشاڵەکە مازان 2019 بوو خستمەتە سەر یوتیوب زۆر ئەو جۆکانە ئێستا من نایکەم لەسەر کەچمە سەر شانەوە شتانە ناکەم نا ئەی بۆ ناڵێ نەکۆنا بڵێ جۆکەکانم زۆرینەیان لای خەڵک ئەمێنێتەوە تەمەنی درێژترە بەس ئاخر هیوا هەیە منی ئێستا بینیوە لە سۆشڵ میدیە کە ئەنجا سەیریەکە لای ئەو شتە نوێیە تازەی ئەڵێ ئەیلەوە ئەمە زۆر هەزە لێلام بەڵام منەوە چونکە دەمێکە ئەوەم کردووە هەر بیریشم نەماوە بەڵام کە خەڵگەی ئەڵێ ئەیلەوە زۆر خۆشەڵما وایە ڕازەکەوەشم کردووە بە چ شتێکی مناڵیت زۆر پێەکەنیم ئێسش بیرت ناچێتەوە بە چ شتێکی مناڵیم پێ ئەکەنم یاخود با بڵێن پراودی هیچی مناڵی مادام پێکەنید یانی هەیە مادام پێکەنید یانی هەیە ئەوە کاتی خۆی کارامی برام کە لە مەکتەبی کوردی نهاتبووینەوە سەعیب شتیانەکە ئەیوت بەمی brother have you done مێوەژینە هیچ کە چوونەتەوە سەردانی کوردستانتان کردووە تەکیدم شت زۆر ڕوویاوە ئێوە لەم کەلتورەوە ئەچنەوە ئەوێ ئەزانیی بەزمە نازانم ئەگەر بازەکرێیان نا ئادی بزانم یەکەم جار کە تەوالێتەکان دەبینی ئەوەنی تۆ لێرەوە ڕۆیتەوە تەوالێتی کوردیە بینی و دەرێمە چۆن بەکار چەند ساڵ بووی بۆ یەکەمین جار کە چوویتەوە سەردانی کوردستانە کردەوە خۆی لە 3 ساڵەیە چوینەوە بەڵام ئەوم زۆر بیر نایە 12 ساڵی و 15 ساڵی و
دوایەوە وەزان 22 ساڵ بوو. دا هەر ئەو کێشەی هەر تۆ نییە هەچی مناڵ لێرە مناڵ لەدایک بوو بە یاخود لێرە گەورە بوو بێ ئەو کێشەی تۆی هەیە یعنی شتەکە کە باسکرێ کۆمیدیان بۆ هەمووان نا بەزۆنە بوو یەکەم جار سەر دەکەی ئەیلەوە ئەمە بوو وایە لا ئێمە کە سوکارمانە هاتەوە هەنێ جارەیان وت توالێتی فلا سایقی عادی باسی سایقین بۆ بکە باوکێ تۆ سیارەت لێ خوڕیوە و باوکە چۆنەڵی دارێک هیچ عیونە بۆ ساقێکم زۆر مهم بوو بەڕات باکار جزای بیلێ بێ بزانین تازە مامێنەرە سەر تەلەڤیزیۆن و باسی باوکم بە خراپی زۆر هێمن و لەسەر خۆن دایک و باوکم چاویان ماجەکەی ڕێزمان هەیە بۆیان ئەزانیی شتێک ئێستا هاتە مێشمەوە باسی مناڵی باش بە پێشەوەی هێرۆخانی خوشکیشی لەوێ بوو باشە زانم سەعی مەکتەبی کوردیان پێکردین جا من و کارامی برام بووین سەعی مەکتەبی کوردیان پێکردین جا وابزانم ئیملا و شتی وا بوو ئیملا بوو یان شتێکی وا بوومان کرد جا من شتەکانم لەسەر خۆی کاتەلۆگی ئارگۆز ئەزانی ئارگۆز دوکانێکە لێرە کاتی خۆی کاتەلۆگی گەورەیان هەبوو هەموو یاوە شتی تیا بوو من چوو بووم شتەکانم نووسی بوو لەسەر لاپەڕەی کاتەلۆگەکەیە ینی قۆپیوە کرد بەڵێ قۆپی مەکرد بەس ئارگۆز کتێبی ئارگۆز چیەکە لە مەکتەبی کوردی نا لە مەکتەبی کوردیان نەبووین سەعی مەکتەبی کوردیمانە کرد لە ماڵەوە بووین جا هێرۆخانی خوشت و دایکم سەعیان پێکردین بە من و کارامی برام من قۆپیەکانم نووسی بۆ لەسەر کاتەلۆگی ئارگۆز نیان ئەزای ئەوانیش نیان ئاگیان لێ نەبوو بوو خستمەوە ژێر قاچمەوە جا ئاواز زوو هێرۆخان ئاواز هێواشی نایە دەرەوت ئەمە چییە ئەمە چییە ویستم لاپە ڕۆشتەکان بگۆڕم بۆی ئاگای لێ نەبێ بەڵام زوو پێیزانی ئەمەشم کردووە بەڵام وازەمەوە یەکەم جار و ئاخری جار بوو کە قۆپیم کردبێت لە سەعی مەکتەبی کوردیان دوایی لەخوا بە زیادە سەرکەوتمان بەدەستێنا نازام ئێستا وابزانم کوردیە زانین نانا ئافرین هەر بژیت سپاس بۆ خێزانی بەڕێسان سپاس بۆ دایکێ بۆ باوکێ بەڕاستی توانیوێتی مناڵی جوان پەروەردە بکە بەڕاستی ماڵی کاک جەزایەکێکن لەو ماڵە کۆنانی کە لە لەندەن بوون کە زۆرترین دەرگایان کراوە بوو بۆ زۆرترین ماڵە کوردەکان پێشوازیان لە خەڵکەکە بەڕاستیەوەی دێتە غوربەتەوە لە شاری لەندەنا ماڵی دایک و باوکە بڵێن کاک جەزا و پەریخان کە هەمیشە دەرگایان واڵا بووە لە ڕووی غەریباندا کراوەتەوە پەریخان چێشتە خۆشەکانی کە ئەوەی سەردانی ماڵی کردبێ دەیزانێ و ئەوەی لە سەرەتادا لە مێژە ماڵی کاک جەزا و پەریخان کە لەم لەندەنە یەکێک بوون لەو ماڵانەی کە پەیوەندیەکی باشیان هەبوو لەگەڵ زۆرێک لە کوردەکانی دانیشتووی تاراوگە سپاس بۆ بوونی تۆ کۆڕنگیان سپاس بۆ دایک و باوکەی کە توی پەروەردە کردووە کە زۆر کەس من و تومە کەی کوردە بڕوایان نەکردویان نەزانی ناتوانانی بە کوردی قسە بکەی بەڕاستی من زۆر سوور بووم لەسەر ئەوەی کە بیتە بەرنامەکەمەوە وە بە زمانی کوردیش قسە بکەی بۆی بڕوا بکەن کە تۆ بەڵێ تۆ لە دایک و باوکێکی کوردی و کەسێکی کورسپەروەری ئێمە بەس یەکینم هەبێ لە دایکم ڕقمێم هەبوو لە دایک وتم خواردنەکەی کە بۆ میوان لێنی ئەوە نییە بۆ ئەمەی لێن ئەزای زۆر منیش مناڵەکانمان پێڵن ئەڵێ خواردنانەی بۆ میوانەکان لێنی هەر زۆر خۆشتر و بەتانترە بۆ ئێمەی وا لێنانی هەر نازانم وا بووە دایمە وا بووە خۆتان وا هەستەکەن وا نەبووە گینا هەرە چێشتە خۆشەیە کە بۆ میوانیش لێن ئاخر ئەزانی چی چێشتی میوان حوتی بانی بۆی هەڵەسن ئێوە حازریەکەن جاکە بۆ ڕۆژانی تر چێشە لێ نانانا بە نیو سەعات پێگە ماڵما تۆ لە حوتی بانیەوە هەڵەسی کەمیان شکێڕا بە نیو سەعات پێگەی ناخۆشترین کۆمنت چییە کە بۆ هات بێتەوە بڵێن ئەو زەلامۆ لەسەری بلۆک کردبێ
وەڵڵای ئێزانیی من خەڵک بۆ شتی وا پچکۆلانە بلۆگەکەم جاری وایە کۆمنت لەسەر شتی خەڵکی ترە نووسن کۆمنتەکەم بەدڵ نیە و بلۆکیان یەکێ بڵێ سرە بۆ چاکردۆ بلۆکیەکەم حەزم لێ دیکتاتۆری نییە قەیچێکە حەسەکەن کەی کوردیان خۆشەوێ با بڵێن نا کاکە لای من ئەرەوەڵا دیموکراسی نییە لەسەر پیجەکەم فول دیکتاتۆریە یەکتە سەر پیجەکەی من قانون وایە بەس وەکو کۆریای باکوور وایە ئەبێ بیتە سەر پیجەکەم و بڵێ خوا بیپارێزێت و خوا بمامێنێت ڕەخنەگرتن و شتی وانە لەسەر پیجەکەم کاکە ئەوە بۆ کۆریای باکوورە باشوورە هەستەکەی هەموو کۆمیدیانەکانی تری جوانیان هەر تۆ وای من زۆر برادرم هەیە هەر خەڵک بلۆگەکە بەس برادری تریشم هەیە دانیشتووە هەموو ڕۆژە لەسەر تەلەفۆنەکەیەتی ئەڵێمەوە چیەکە ئەڵێ جوابی کۆمنت دێمەوە ئەڵێم بۆ ئەڵێ ئەم زەلامە قسێکی ناشینی پێوتم هێڵم بۆ جوابییتەوە 3 ساعتی خۆیان کوژێ بەس بۆی جوابی خەڵک بباتەوە بڕگەیەکمان هەیە پرسیارە خێراکانە باشە؟ من پرسیارەکان بە یان و یان پرسیارت لێکەم یعنی ئەڵێم بۆ نمونە بەڵێ ئەیزانی یان کوردستان یان نەمان هەر بژی یەکەم پرسیارەوەشم دانابوو یان کوردستان یان نەمان کامیان کوردستان هەڵەبژێریان نەمان کوردستان بژی ڕەش یا سپی ڕەش ئەشتوانی بڵێ هیچیان نا ڕەش باشە غوربەت یان نیشتیمان نیشتیمان ترخێنە یا مەکدۆناڵ هیچیان ڕاست چی فێڤرەتی تۆیە خواردنی کوردی خواردنی کوردی بەڵێ سەر و پێ بەخوا 2000 چەند بۆ ڕۆیشمەوە تیارەکە سەعات وابزان 5 بەیانی گەیشت بووە سلێمانی لەگەڵ هۆشمەنی پورزاما بووم ئەو هاتبوو بەدوامە کاک هۆشمەن ها بەدوامە وتم ماڵەوە نووسون وتیارە وەڵا هەمووی نووسون وتم وەرە با بڕۆین بۆ سەر و پێ ئاوا سەیری کردم وتی چی وتم با بڕۆین بۆ سەر و پێ وتی ئەخر نازانم لەوانێ باشە دەیوتی با بڕۆین وڵات چوین بۆ سەر و پێ وابزانم 2 گیپەما بوو شانسی ئێمە 2 گیپەما خوارد بێ ئێوە ناخۆش و ئافرەتان بێ ئەرەوەڵا بەس زۆرم حەز لە سەر تاویدی سەروی دایکم سەروی دایکم خۆش بەس دروستکردنی زۆر ناخۆشە 2 ڕۆژ پێشەوە ماڵەوە بۆ نێگەیگرێ زۆر ناخۆشە دەیتر وایە تۆ تێ خواردنی خۆشیش خۆیە بێ ناخۆشەکانی بەڵام ئەرەوەڵا سەروپێ زۆر خۆشە باشە هەر بژین شەمەندەفەر یا ئۆتۆمبیل شەمەنەفەر باکوور یا باشووری لەندەن خۆم هەر لە باشوور ژیاوم باشە بەڵام باکوورم لا خۆشترێکە باشە سلێمانی یان لەندەن ئەم جارە لەندەن کۆڕەن یان کەی کورد کۆڕەن لەورەی زۆر کەس کۆڕەن ناناسن جەژنی قوربانیان ڕەمەزان وەڵڵی لای من هەموو یەک باشە دەبا تۆزێ ئەوانەی لە هەندەرانە ژین ئەزانن جەژن لێرە جەژن نییە وەکو لای کوردستان دە باشە با جەژنەکان بگۆڕم کریسمس یان ئیستەر کریسمس خۆشترێکە هەمووی لە ماڵەوەیە ئیستەر وەکو جەژن نییە لێرە بەڵام کریسمس خۆشترێکە سڵق یا گەڵامێ و گەڵامێ وەخوا سڵق بە تایبەتی گەڵامی وەڵا باوکیشم گەڵامی خۆش لێنێ لێ یان ئەیخوا وەڵا لێنێ باوکم لێ زانێ ماشەڵای لێبێت هەر بژیت ئەوە تەوێت تعویزی باوکەوە بێتەوە کە بەخراپی تۆزە لەمە پێش باسە کرد بۆ کوا بەخراپی باسم هەر باسمان نەکرد نەک بەخراپی هەندێک جار ئێمەی مناڵەکان بڵێن کە گەورە ئەبین وردە هەستەکەی گەورەکان کە پێشتر ئێمەیان بەخێو کردووە بەو ڕێگەی خۆیان
فعلا ڕێگەکەی ئەوانی زۆر جوانە عیبی نییە بەڵام بەپی منتاڵەتی ئێمە کە لە وڵاتە گەورە ئەبین بڵین کە ئەڵم ئێمە مەبەستم لە ئێوەمانانە مننا کە بەپی منتاڵەتی لە وڵاتە گەورە بی بۆ هیچ عیبێکی نەبووە هیچ عیبێکی نەبووە من ئاگادارم ئەیزانم هیچ عیبی نییە نازانم تۆشتم بۆ دروستەکە کۆڕەنگیان چۆن لە ئینگلیزا باسی کۆمەڵی کۆمیدیانت کرد ئایا با بزانین کەس لە کووردا ناسی کۆمیدیان بن بەڵێ کارەکانی مایر حەسەنم زۆر لاخۆش بوو بە تایبەتی کە بە مناڵی سیرمەکە سیوان جەمال مستەفا ئەحمەد جا پێش بەرنامەی بەرنامەش خۆی زۆرم حەز لە بەرنامەی بەرنامە بە مناڵی بەڵام پێشەوەش کەشکۆڵ کاتی خۆی کەشکۆڵ هەبوو شری توشتی کەشکۆڵیشمان لابوو بە مناڵی زۆرم حەز لێ بوو کە سەیرمانەکرد بە مناڵی ئەو شتانەم زۆر لاخۆش بوو بەڵێ ئەوە بووە پرسیارم لێ کردی وتم زانم کەسی هونەرمەندی کوردەناسی کۆمیدیانەکانی کوردەناسی ناسم نەگۆکو بەڵام ناسم بەڵێ ئەی بە کەسیان معجیب بووی مەسەڵەن بە مناڵی بۆ نمونە بڵێ وەڵام من وەکو ئەو دەرەچوو من نەزانی چی بە مناڵی ئەمە ئاواتم نەبوو ئەرەوەڵا بە سوتفە بوو ئەی ڕاستە یەکەمین نمایشت لەسەر ستەیج یەک دوو دەقە نمایشی کرد و ئەڵێ گیانم کەوتە لەرزین و هاتمە دواوە یعنی لێکێ چی من لە مەکتەب و لە زۆر شوێنی تریشەوازم خۆشە ئاگاداری لە مەکتەبی کوردی و لە زۆر شوێنانی ترە بیان وتە کوڕم چۆرە سەر شانووە حازر بووم دایمە عیبم نەبوو مشکیلەم نەبوو بەس کە یەکەم جار چوومە سەر شانەوە وتیان ئەبێ قسەی خۆش پێی ئەبێ خەڵک بخەیتە پێکەنینەوە ئارەوەڵا هەرچی جەستەم بوو کەوتووە لەرز ئێستا وانیم بەڵام بێگومان ئەوە هەموو شتێک وایە تۆ خیبرە لە هەر بوارێکا پەیاکەی باشترە بی وایە وانە لە هەموو شتێکە تاکو زیاتر بیکەی باشترە بدەی وەکو ساقی وایە تۆ یەکەم جار سواری سیارابی ئەمە چۆنەکەیت بێ گێڕ گۆڕم و ئیستۆ بوو ئابێ سەریم ئاوێنەیە بکەم وایە دوای ساڵە 2 ساڵ هەر بە خەیاڵیشتان نایە دەست لە سوکان بەرەی دوای ها بە حیاتی بە کەس ناڵم دەست لە سوکان بەرن ئەویان ناڵم بەڵام بە خەیاڵتان نایە ناشزانی چۆنێکەی بەڵام ئەیکەی تێگەی ترەوەش وایە کاچی لەسەر شانوێستا کاچمە سەر شانوێستا بیر لەو شتانە ناکەمەوە سەرکەوتوی ئەو ترسە نەماوە جاران وەکو وایە ترسێک هەبووە وت ئەم خەڵکە منی خۆشەوێ یاننا بەڵام ئێستا ئەگەر بەدڵیشیان نەبێڵم دێقەی ناوە ئەم شەو بوو شەوێکی تروان نا هەر بژی بەڕاستیەوە ئازایەتێ تۆ بتوانانی بەڕنگاری ئەو هەموو جەماوەرە بیتەوە ئێمە بۆ خۆمان کە هونەرمەندین ئەچینە سەر ستەیج خواخوامانە یعنی هەر لە گەنجیمانەوە تاکو ئێستا ستەیجەکە ڕووناک بێ ئۆدیەنسەکە تاریک بێ بۆی چاوی کەسمان لێوە دیار نەبێ نەکەوینە پێکەنین مەسەڵەن چیانە بەڵام ئێوە خۆی زانی چی ئەوەی باسە کرد زۆر گرنگە زۆر کەسیش لەوانەیە کە کاری هونەری نەکا لەسەر شانۆ تێنەگا لەو قسەیەکە کردە کە ئەتەوێ جمهور تاریک بێت و ڕووناک بیت خۆیەوە بۆ جمهوریش خۆیانەوەشیان لاخۆشتێکە چونکە کەویتە حاڵەتێکەوە کە پێکەنیت جاری وایە خەڵک حەز ناکە خەڵکی تر بیبینێت چۆن پێکەنێ دێگەڵە ئەلە کە چەند جار لەوانەیە برادەرێشەکە ئەیلۆکە پێکەنمەوەنە ناشرینم وەنی ڕسمێک یەکگرێڵە ئەوەنە ناشرینم حەز ناکەن خەڵک بیان بینێ ئەو تاریک بوونە زۆر مهمە بە تایبەتی بۆ ئیشی ستاندەپ یادەوەریەک لەگەڵ باوکتا لەگەڵ دایکتا دڵنیام هەتا ئەوەی بڵین ئەوەی سوحبەتێکم هەبێ باسی باوکم بوو بێ ئەو بۆ کە ئەو بەڕاستیش ڕوویاوە کە هاتمەوە لە مەکتەبم و باوکە ئەی ستارم هێناوی و دەبێ ئەی ستار بێ ئەبێ ئەی ئستێرە بێ ئێجاشتیوا هەیە ناشتیوان نییە بەڵام وتی ئەگەر زیرەک بووتە بۆتان ڕوزە کرد بەڵیتر ئاوا بوو لە عایلەی ئەمە ئاوا بووە بۆیە دایمە یەکەم بوویتە بۆیە دایمە خەڵاتی
گەورەتی نەبەدەست بێنە هەرواش بووە دەستان خۆش بە هێرواش بەدڵیان نەبوو دەکوم هەر بژین دەستی چاوە خۆت بێت بەداخەوە ئێمە وردە وا گەشتینە کۆتایی بەرنامە من زۆر پرسیارم کردووام دانا لەوانەیە وەڵامەکانت زۆر دوور و درێژ بن بەڵام زۆر بە کوتی جوابکەیامەوە هیچ پرسیارێ هەبووە من لابور ناکە منەوە خۆم هەروام زوێ بڕمە چ پرسیارێک یاخۆت چ شتێکت لە خەیاڵدایە باسمان نەکرد بێ تکایە ئێستا پێمان خۆشە گوێمانی یاخود نیو جۆکێکت هەبێت لە ئێستا لە بەرنامەکەی ئێمەوە بڵاو بێتەوە وەڵا هەر پشگیری ڕێگەی ڕزگاری کوردستان بکەنم تەواو ئەتوانم پرسم ڕۆژێکی ئاسایی کەی کورت کە بڵێن بەیانیان لە خەو هەڵاسی هەتا شەو ئەخەویت ڕۆژانە چۆنە لەوەتی ئەم وەزعی کۆرۆنا بەسەرمانە هاتووە گۆڕاوە جاران من زوو هەڵ ناسام ئێستا لە 5 بانیەوە یان 6 بانیەوە هەڵەستم وەرزشەکەم ڕاضاکەم و ئەنجا کاروشتی ڕۆژانی خۆمەکەم لەو کاتەوە ئێستا فێر بووم زۆر بە پێ هاتوو چۆکەم بۆ شوێنان جاران کە پیانەوتم بڕۆ بۆ شوێنێ بە سیارە نەبووە ناڕۆشتم بەس ئێستا بۆ هەموو شوێنە بە پێڕۆم بەڵام بانیان زوو هەڵەسم وەرزشوشتی خۆمەکەم و ئەنج دوایی دەزەکەم بە ئیش و کار پێش کۆرۆنا مەسان بڵێن پێش کۆرۆنا لەوانێ سەعات 10 ئەی 10 بۆ ئیش ئاخر بەهۆیەوەی ئێواران لەوانێ لەسەر شانۆ بوومایە تۆ جاری وایە تاکو سەعات 11 تەواو نابووی کە هاتمە ماڵەوە بوو بە یەکی شەو تێگەی جا نەدەتوانی بیانیان زوو هەڵسی و ئیش و کارم زۆر ئەو کاتە لە ڕۆژان نەبوو بەس ئێستا بەهۆی کۆرۆناوە شت گۆڕاوە ئیش و کاریشم زیاتر بۆ لە هەندێک بواری ترە بۆیە پێویست دەکا بیانیان زوو هەڵسم پێش کۆرۆنا ئێواران بۆ زیاتر ئیش و شتی من هەر پژیکەی کورد یەکێک لەو جۆبانەی کە کردوتە بڵێن لەو کارانەی کە کردوتە لە دوای تەخەڕوجکردن لە دوایی کە بڕوانامەت بەدەستێناوە بێژەریت کردووە بڵێن نووسەر بووی بۆ بەرنامەکان بڵێن پێشکەشکاریت کردووە ئەتوانی کۆتایی بەرنامەکەمان بە لاینێکی جوان بە کوردی بێ بە ئینگلیزی بێ نازانم کۆتایی بە بەرنامەکەمان بێنە بڵێم ئێوە بڵێم بەخێر بێنیان نا بڵێ من ئامادەیم هەبوو لە بەرنامەی مروارەکانی غوربەت You've been watching The Pearls of Exile with myself, Kay Kurd. بینەرانی بەڕێز من لەسەر بەرنامەی مروارەکانی غوربەتە ئامادە بووم لە مروارەکانی غوربەتام Hi, I'm Kay Kurd and I'm on the مروارەکانی غوربەت زۆر سپاس کۆرەنگیان لە کاتمان گرتی سپاس بۆەوەی کە بانگ هەشتەکەی منت قبول کرد ئێمە هاتینە کۆتایی بەرنامە ئەگەر هەر مەسیجێک هەر پەیامێک شتێکت هەیە پێمان خۆشە لە یاخود دەرنی جۆکێکە لە بەرنامەکەی ئێمە بۆ یەکەمین جار بێ بڵاو بێتەوە وەڵای هەر حەزەکەم سڵاو ڕێزم بۆ هەموو کەسێ بنێرم بۆ لە کوردستانەوە یان ئەو هەموو بینەرەکان کە سەیری ئەماکەن و هیوادارم هەمووتان سەرکەوتوو بن لەو بوارانەی کە خۆتان هەڵیە بچێت زۆر سپاس تەمەن درێژ بنیا خۆشەویستانم ئێمە بەداخەوە گەشتینە کۆتایی بەرنامەی ئەمڕۆمان لەگەڵ دەنکە مروارەیەکی درەوشاوی زۆر جوانی غوربەت کاکە کۆڕەنگ کەی کورد بووین سپاس بۆ بانگ هێشتەکە کە قبوڵت کرد سپاس بۆ ئەوی کە لەگەڵمانە مایتەوە کەمێک ئارامیت هەبوو هەرچەنە چەند جارێ سەگەکەت ناوستۆدەکەی پێڕوخانی بەڵام زۆر سپاس دووبارە و سێبارە کە توانی لەگەڵمانە بەردەوام بی سپاس بە ناوی سەرجەم خۆم و هاوکارانمەوە سپاس بۆ تۆ سپاس بۆ سەرجەم ئەو میوانانەی کە بە درێژایی مانگی ڕەمەزان بانگهێشتمان کردوونەتە بەرنامەکە و ئامادەیان هەبووە زۆر سپاس دووبارە و سێبارە ڕێزی ئەمەلی سعید کوردە و سەرجەم هاوکارانی قبولکان بەرنامەی مروارەکانی غوربەت تا دیدارێکی تر و تا دەنکێ مرواری
درێوشاوی نازداری تری غوربەت بە خۆشەویستیتان ئەسپێرین. خواتان لەگەڵ. گشتە و مروواریانەی ڕۆژانێک بەگەرنی نیشتیمانەوە بوون و غوربەت دایبڕیون لەم بەرنمەیەدا کۆیان دەکەینەوە دەیانکەینەوە بەگەرنی نیشتیمانەوە گەر بۆ چەند ساتێکیش بوو.